حکوومەتی هەرێم لە ماوەی 2 ساڵی ڕابردووی کابینەی نوێیەمدا کاری لەسەر کشتوکاڵ، ڕێگاوبان، کارەبا، سەرچاوەکانی ئاو، تەندروستی و زۆر پرسی دیکە کردووە و بەمەش هەلێکی زۆری کار لە کەرتی تایبەت بۆ هاوڵاتیان ڕەخسێنراوە. لەم 2 ساڵی کابینەی نوێیەمدا بە کۆی گشتی مۆڵەت درراوە بە 860 پرۆژەی جۆراوجۆر، لە نێویشیاندا مۆڵەت بە 131 پرۆژەی وەبەرهێنان درراوە بە سەرمایی 8 ملیار و 346 میلیۆن دۆلار و لەسەر ڕووبەری 8401 دۆنم کە ئەوەش دەبێتە هۆی ڕەخساندنی 48,000 هەلیکاری نوێ کە بە شێوازی ڕاستەوخۆ کاریان دەست دەکەوێت و بە هەزارانی دیکەش بە شێوازی ناڕاستەوخۆ لە ڕێگای پێشکەشکردنی خزمەتگوزاری و کاری لاوەکی سوودمەند دەبن لەو پرۆژانە و کاری تێدا دەکەن. هەر لە دەستپێکی کابینەی نۆوە تاکو ئێستا ئێمە نزیکەی 860 مۆڵەتی وەبەرهێنانمانداوە بە کۆمپانیا کە بەپێی تەقیمی ئەو کۆمپانیانە و ئەو بەرنامەجانەی کە بەنیازن جێبەجێ بکەن 48,000 هەلیکارە ڕەخسێنێ. ئەوە 48,000 هەلی کار لە کەرتی تایبەت. ئەمە ئەو زەختەی کە ئەمڕۆ لەسەر حکوومەتە کەم ئەکاتەوە کە ئەو کارمندانە چوونە ناو بازاری کار، چوون لە کەرتی تایبەت ئیشان کرد. من دڵنیام لە ڕووی عەمەلیەوە زۆر شتی زیاتر فێرە بن لەوەی کە ئەگەر بێن لە ناو حکوومەتە ئیشکەن، بە ئاستێکی زیاتر چاوەڕێیانەکە لە ناو کەرتی تایبەتە، بۆیە توانای خۆیان و بەرهەمی خۆیان زیادەکە و ئەوە بێگومان یارمەتی دەرەبێ بۆ بوژانەوەی ئابووری هەرێمی کوردستان و دروستکردنی ژێرخانێکی بەهێزتر بۆ هەرێمی کوردستان. دیدگای جێگیری سەرۆکی حکوومەت لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بۆ چەند ساڵی داهاتوو بریتیە لە ڕەخساندنی هەزاران هەلیکاری نوێ و بەرەو پێشبردننی کەرتی تایبەت و فراوانکردنی مەودای کێبڕکێکردنە لە بازاڕەکان و ئازادی بازرگانی. یەکێکتر لەو چارەسەرە گرنگ و بنچینەیانەی جێگیری سەرۆکی حکوومەت کاری بۆ دەکات بریتیە لە بەستنەوەی هەر سێلایەنی حکوومەت و ناوەندەکانی خوێندن و کەرتی تایبەت بەیەکەوە تا بتوانرێت دەستی کاری پێویست بۆ بازاری کار و بە گوێرەی خواست و پێداویستی کەرتی تایبەت پێ بگەێنرێت و ئەوەی چیتر پشت بە دەستی کاری دەرەکی نەبەسترێت و دەرچووی زانکۆ و پەیمانگاکانمان بخرێنە سەر کار. سێگۆشەیەک هەیە کە ئەبێت تەنسیقێکی زۆر باشە بێ لە بینیانە. حکوومەت مرکزەکانی خوێندن زانکۆ بێ، پەیمانگاکان بێ و کەرتی تایبەت. ئەم سێگۆشەیە ئەگەر تەنسیقێکی باشیان هەبێ لە بین خۆیانە ئەتوانین وڵات بەرەو پێشەوە ببین. چونکە لە نەتیجە ئیشی حکوومەت ئەوەیە سیاسەت دابڕێژێ، ئیشی حکوومەت ئەوەیە جەوێک بڕەخسێنێ بۆ ئەوەی ئەمنیەت هەبێ لە وڵات، ئابووریەکی بەهێز هەبێ، خۆشگوزەرانی هەبێ، خزمەتگوزاری هەبێ. پشتبەستن بە سەرچاوی مرۆیی و فرەسەرچاوەکردنی ئابووری پلانێکی استراتیژی ژێرخانی ئابووریەکی تەندروستە کە قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکی حکوومەت کاری بۆ دەکات و دەیەوێت وەک جێگرەوەی سێکتەری نەوت و هاوشێوەی وڵاتانی کەندا و مامەڵە لەگەڵ بوارەکانی دیکەی ئابووری بکات و چیتر چارەنووسی سەرچاوی داهاتمان بەند نەبێت بە ناجێگیری بازاڕ و نرخی نەوتەوە و بتوانین لە ڕێگای کشتوکاڵ، گەشت و گوزار، پیشەسازی و سێکتەرەکانی دیکەوە داهات و بژێوی خەڵک دابین بکەین و ئابووریەکەمان فرەچەشن و سەرچاوە بکەین.